بەگشتی لە پارێزگای سلێمانی چەند هەفتەیە کە قەیران و کەمی غازی ماڵان هەیە، هەرچەندە کۆمەڵێک هەوڵ هەبوو لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بۆ چارەسەرکردنم کێشەیە، بەڵام تاکو ئێستا کە من قسە لەگەڵ ئێوە دەکەم ئەم کێشەیە لە سلێمانی بەگشتی لە پارێزگای سلێمانی بەردەوامی هەیە. لە دوێنێەوە بەنزیخانەکانی سلێمانی سیستمێکی نوێیان جێبەجێ کردووە کە لە ڕێگەی بەنزیخانەکانەوە بتڵی ماڵان پڕ دەکەن، ئەمە وەک چارەسەرێکی کاتی بۆ تاو کاتی کێشەکە چارەسەر دەکرێت. پارێزگای سلێمانی بەگشتی ڕۆژانە پێویستی بە 500 تۆن غازی شلێ بووی کە تەواوی پێداویستی و خواستی هاوڵاتیان پڕ بکاتەوە، بەڵام لە ئێستادا کەمتر لە 200 تۆن غاز دەگاتە پارێزگای سلێمانی. ئەمە وای کردووە کە کێشەیەکی زۆر دروست بێ، هاوڵاتیان بە ئەستەم غازیان دەست بکەوە ڕۆژانە سرە دەگیرێت بۆی کە هاوڵاتیان بتڵی غازەکانیان پڕکەن، بۆی کە لەم دۆخەی ئێستای سلێمانی تووشی ڕوبەڕووی گرفتی کەمی غاز دەبنەوە. کاگوە من شێخادرم لەگەڵدایە وتەبێژی بەنزیخانەکانی سلێمانی و قسەی زیاترمان بۆ دەکات لەسەر ئەم بابەتە. کاگوە من خۆ دەزانی قەیرانی غازیان کەمی غازی ماڵان ماوەی چەند هەفتەیەکە لە سلێمانی بوونی هەیە، هەرچەندە هەوڵەیە بۆ چارەسەرکردنی، بەڵام بەشێک لەو هەوڵانە ئەو بیرۆکەی ئەوەیە لە بەنزیخانەکان جێبەجێ دەکەن بۆ پڕکردنەوەی غازی ماڵان لە ڕێگەی بەنزیخانەکان. فەراغێک دروست بۆ لەوێ، ئەو فەراغەی ژێمە بۆ باشمان زانی کە چۆن پڕی بکەینەوە کە لەم کاتە وەکو بڵین بە شێوەیەکی کاتی تێپەڕێ ئەم ئەزمەی غازە. لەم محەتەکانمان ئەمە حدودی 20 محەتە کە غازی LPG-مان هەیە بۆ ئۆتۆمبیل، و مەجالی ژێ بەتڵ بۆ ماڵان پڕکەینەوە هەر بەو سعرەی کە ئێمە بۆ ئۆتۆمبیلمان دابین کردوە کە بۆ لیترێک 575 دینارە، واتە بتڵێک غاز حدودی 11500 دینارەکەوی ئەگەر 20 لیتر تێبکە. لەبەرەوە ئێمە وەکو کارێکی بەکارێکی باشمان زانی بەڕاست. کاک بە من ئەگەر پێمان بڵێ ئێوە ڕۆژانە دەتوانن بۆ منە هاوڵاتی چەند پێویستی بە غاز هەبێ بۆیان دابین کە لە ڕێگەی ئەو بیزوێزگەی کە دابینتان کردووە، ئەو نرخی کە دانراوە خۆ دەزانی ئێستا نرخی گشتی حکومەت 8500 11500 ئەم نرخە چۆن دانراوە کەمێ قورس ناوێ بۆ سەر هاوڵاتیان. مەسەلەی بەشی حکومی ئەوە بەشێکە کە کارێک کە ڕۆژانە مەعمەلەکان پیشەی خۆیانە و بەردەوامن. ئەو بەشەی کە هەیە بە باوەڕی من ئێمە وایە کۆنتۆڵکردنێکی زیاد لە حەد بێ کە لەسەر هاوڵاتی بکەوێت، چکە خۆ دەزانی ئێمە وەکو بەنزیخانەکان یەک سعرمان هەیە، ئەوە نییە کە هاوڵاتێک بڵێ لە شوێنێکە بە 15000 بە 20000 خەڵک بە چەنە و بتلێ غازەگا بەدەستیە و بە چەند خێرێنە و ئێمە مەسەلەی کارەکەمان بۆ مەسەلەی مادی نییە، چکە باسیژمان کردو مەسەلە ئێمە بۆ بتڵێ غازی احتیمالی هەیە 600 دینار خێر لە هاوڵاتی وەربگرین. لەبەرەوە من حەزەکەم هەم بۆ مەعمەلەکانیشکەوە ئێمە حەزمان کردو ئەو بۆشایی ئەوان پڕکەین و لەم کاتە کە ئەوان ئەو بڕەکەمەیان بەدەستەکە و ئێمە مەبەسمانیە ئیشی کەسی تر بکەین، چکامە کاری ئێمە نییە، بەس کارێکە حەزمان کردووە تێپەڕێ کاتێ و کە تێپەڕێ و هەر ئەوەی. ئەم بیرۆکەی ئێوەیان ئەم پرۆژەیەوە بۆ چارەسەرکردنێکی کاتی قەیرانی غاز تاکو چەند لەم 1-2 ڕۆژەی داهاتوو دەتوانین بڵێن جۆرێک لە چارەسەری کاتی دەبێت بۆ کەمکردنەوەی و قەیرانە گەوری غازکە بەگشتی لارێبی کوردستانە. خۆی کێشەکە زۆر گەورە نییە بەو شێوەکە بڵێ زۆر غازی دەست ناکەوێت لە سەرای بەیانی زوو کەمەکە دەستی ناکەوێ، یان نیسبەکە لە 100 تا تۆ بڵێ 80 دەستیەکەوێ 20 دەستی ناکەوێ یا مەسەلەن 10 دەستی ناکەوێ. قەنەعەتەکەم بەمەی ئێمە ئەو کێشە حەل بێ، چکاگەر لە 20 محەتەکە بفرۆشرێ ئەو کێشە حەلە بێ. سپاس کاک بەمە کە لەگەڵمان بوویت. بەڵێ کۆمەڵە هەوڵی گرنگەیە بۆ چارەسەرکردنی بەشێک لەو گرفتەی کەمی غازیان قەیرانی غازکە لە پارێزگای سلێمانی هەیە. هەم فەرمانگە پەیوەندیدارەکانی حکوومەتی خۆجەی سلێمانی هەم لایەنە پەیوەندیدارەکان لە هەوڵێوەدان کە ئەم کێشەیە چارەسەر بکرێەوە هەوڵ بدرێت ڕۆژانە پڕی پێویستی غاز بگاتە پارێزگای سلێمانی بووی ئەو گرفتەی کە هاوڵاتیان هەیەنە لە دەستکەوتنی غازی ماڵان کەم بکرێتەوە، هەوڵ بدرێت لە 1-2 ڕۆژی داهاتوو کێشەیە چارەسەر بکرێت.